بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. وشكان براني بريس سلام ورحمة الله والبركاته عن ليبت لا واني فقه كلمانجي رمضان في روز بابتي فاكو خاوني من خوينت پشتیوان بەخوای پەروەردیگار بەردەوام دەبین لەسەر بابەتە فقهیەکان. ئەم جارە دەچینە سەر بابەتی ئەسسەڵات، بابەتی نوێژ و وردیاتی ئەحکامەکانی نوێژ. پشتیوان بەخوای پەروەردیگار دەرس باز دەکەین و لە کۆتایی بابەتەکەشدا تاقیکردنەوەی لێ ئەنجام دەدرێت و بەشداربووان و دەرچوان بڕوانامەی بەشداریان پێدەبەخشێت پشتیوان بەخوای پەروەردیگار. نوێژ ئەو عیبادەتەیە کە کۆمەڵێک وتە و کۆمەڵێک کرداری تایبەت لە خۆی دەگرێت کە بە ئەڵڵاهو ئەکبەری دابەستنە نوێژ دەست پێ دەکات و بە سەلامدانەوە کۆتایی پێدێ کە دیارە زانایان بەو شێوازە پێناسەی نوێژیان کردووە. نوێژ بریتیە لە کۆمەڵێک وتە، کۆمەڵێک قسە کە دەگوترێن و کۆمەڵێک کرداری تایبەت کە دەکرێن. سەرەتاکەی دابەستنەکەی بریتیە لە ئەڵڵاهو ئەکبەری تەحەڕڕ و هەروەها هاتنە دەرەوە و کۆتایی نوێژی بریتیە لە سەلامدانەوە. با جارێ پێشەوەی بچینە سەر باسی ئەحکامەکان بە کورتی تۆزێک باسی فەضڵ و گەورەیی و پلەپایی نوێژ بکەین لە ئیسلامدا کە ئیسلام گرنگیەکی زۆر تایبەتی داوە بە نوێژ بە شێوەیە کە هیچ عیبادەت و بەندایەتیەکی دیکە بەو شێوازە گرنگیان پێ نەدراوە. و هەروەها پێغەمبەرمان صلی الله علیه وسلم نوێژی بە بناغە و ڕاگری ئیسلامەتی هەمووی داناوە، وەک دەفەرمێت صلی الله علیه وسلم رأس الأمر الإسلام، سەری هەموو فەرمانەکان و هەموو شتەکان بریتیە لە ئیسلامەتی، بەڵام وعەموده الصەلات، پایەی ئیسلامەتیش ڕاگری ئیسلامەتیش بریتیە لە نوێژ. وذروة سنامه الجهاد في سبيل الله، چڵەپۆپەکەشی بریتیە لە جیهاد و تێکۆشان لە پێناوی خوای پەروەردیگار. کە نوێژ عەمودە و کۆڵەکەیە، یعنی ئەگەر کەسێک نوێژی نەبێت با خۆشی بە موسڵمان بزانێت، با بە ڕواڵەت هات بێتە ناو بازنەی ئیسلامەتیش، ئیسلامەتیەکەی ئەو شێوازە نییە کە خوا دەیەوێت و بیناو خانووی ئیسلامەتیەکەی بەبێ گومانی ڕاناوەستێت و زوو لە ناو دەچێت. و هەروەها تەمەن یەکەم واجبێک کە خوای پەروەردیگار لە عیبادەتەکان لە خواپەرستیەکان دوای بابەتە عەقیدەیەکان کە ئەوانە پێیان دەگوترێت ئەرکانی ئیمان، لە ئەرکانەکانی ئیسلام، لە واجباتەکانی ئیسلام یەکەم واجبێک کە خوای پەروەردیگار واجبی کردووە لەسەر موسڵمانان نوێژ ئەوە یەک. و پاشان تاکە واجبێکە کە خوای پەروەردیگار پێغەمبەری ئێمەی صلی الله علیه وسلم بۆ داعوەت کردو بۆ ئاسمانەکان. بابەتەکانی دیکە هەمووی بە وەحی لە ڕێگای جیبریلەوە خوای پەروەردیگار ئەمری ناردوون بۆ پێغەمبەر و صلی الله علیه وسلم، پێغەمبەریش فێری ئێمەی کردوون. بەڵام لەبەر گرنگی نوێژ خوای پەروەردیگار پێغەمبەری ئێمەی لە شەوی ئیسرا و میعراجدا بانگهێشتی ئاسمانەکان کرد و لە ئاسمانەکانیش کۆتا ئاسمان و وەگەیشتە سیدرەة المونتەها و جێگایەکە جگە لە خوای پەروەردیگار عیلمی هیچ دروستکراوێکی پێ نەگەیشتووە و تەنانەت مەلائیکەت و فریشتەکانیش نەگەیشتوون بەوێ. و تەنانەت لە کاتی واجبکردنی نوێژدا جیبریلیش کە هاوسەفەری پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم لەوێ نەبوو. ڕاستەوخۆ خوای پەروەردیگار بەبێ واسطە نوێژی لەسەر پێغەمبەر واجب کرد صلی الله علیه وسلم و لەسەر ئومەتەکەشی. وەکو ئەنەس دەفەرمێت فرضت الصلاة على النبي صلى الله عليه وسلم ليلة الأسرى به 50. خوای پەروەردیگار لە شەوی ئیسرا و میعراجدا
نوێژی لەسەر پێغەمبەر واجب کرد صلی الله عليه وسلم و سەرەتاکەشی 50 نوێژ بوو. دیارە دوای ئەوەی کە خوای گەورە 50 نوێژی لەسەر پێغەمبەرمان واجب کرد صلی الله عليه وسلم، گەڕاوەتەوە یەک لەو پێغەمبەرانەی کە چاوی پێکەوتووە موسا بووە، دەفەرموون موسا گوتوویەتی ئومەتەکەی من کەمتر لەوەیان لەسەر واجب بوو بەڵام بە جوانی نوێژیان نەدەکرد، بەبێ گومانی ئومەتەکەی تۆش توانای 50 نوێژیان نییە، بڕۆ بگەڕێەوە داوا بکە لە خوا با ژمارەی نوێژەکانت بۆ کەم کاتەوە، کە دیارە لە هێندێک لە ڕیواتدا دەفەرموون 5 جار و هێندێک دەفەرموون 9 جار پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەڕاوەتەوە بۆ لای خوای پەروەردگار وەکو میهرەبانی و ڕەحمەتێک لەگەڵ ئومەتەکەی، وەکو سۆز و بەزەیەک بۆ ئومەتەکەی تا ئەرکیان گران نەبێت و قورس نەبێت، کە خوای پەروەردگار لە هەر جارە گەڕانەوەیدا دەفەرموون 5 نوێژی بۆ پێغەمبەر کەم کردنەوە صلی الله عليه وسلم تا بەو شێوازەی ئێستای لێهات، بەڵام کاتێک کە بوون بە 5 دەفەرمێت ثم نودیە خوای پەروەردگار بانگی پێغەمبەری کرد یا بانگی پێغەمبەر کرا، فەرمووی یا محەممەد إنه لا يبدل القول لدي، بێگومان بە کە بڕیاری من کە 5 نوێژە ئەو جارە گۆڕانکاری بەسەردا نایە، بەڵام وإن لك بهذه الخمس 50، بەڵام ئەگەر کەسێک ئەو 5 نوێژانە ئەنجام بدا تۆ یان هەر کەسێکی دیکە ئەو 5 نوێژانە ئەنجام بدا بە ئەنجامدانی 5 نوێژ خێری 50 نوێژ دەگاتێ. کەواتە هەر کامێک لە ئێمە ئەگەر پابند بین بە 5 نوێژە فەرزەکان تەنها 5 نوێژە فەرزەکان بە جوانی بکەین و بەباشی بکەین، هەمیشە وەکو ئەوەی وایە 50 نوێژمان کردبێت، چونکە نوێژ یەک بەدەیە و هەموو چاکێکیش بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر یەک بەدەیە، بەڵام تۆ کاتێک نوێژێک دەکەی بە جوانی وەکو ئەوەی وایە 5 نوێژ کردبن، کاتێک 5 نوێژ دەکەی بە باشی و بە جوانی وەکو ئەوەی وایە 50 نوێژت کردبێت. بۆیە نوێژ بە هیچ شێوەیەکی بۆ ئەوە نابێت کەسێک خۆی بە مسلمان بزانێت، خۆی بە ئیماندار بزانێت، بە تەمای بەهەشت بێت و بەڵام لە نوێژەکانیدا کەمتەرخەم بێت، نوێژەکانی بە ناتەواوی بکە، نوێژەکانی بە تەمبەڵی بکە، یان کاتێک کە نوێژ دەکات هەست بە ماندووبوون و بە بێتاقەتبوون بکات، چونکە خوای گەورە فەضل و چاکەیەکی زۆری لەگەڵ ئێمە کردووە. تەنها نوێژێک دەکەی خوای پەروەردگار ئەجری 5 نوێژت بۆ دەنووسێ کە بە بێگومانی دەزانین نوێژیش ئەو وەسیلەیە و ئەو هۆکارەیە کە لە قیامەت دەبێتە هۆکاری ڕزگارکردنمان، وەکو پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێت إن أول ما يحاسب عليه العبد يوم القيامة الصلاة، یەکەم کردارێک کە لە ڕۆژی دواییدا محاسبە و لێپرسینەوەی لەسەر دەکرێت لەگەڵ بەندەکان بریتە لە نوێژ، فإن صلحت صلح سائر عمله، جا هەر کەسێک نوێژەکانی باش بوون، نوێژەکانی چاک بوون، بەبێ گومانی هەموو کردارەکانی دیکەی چاک دەبن، یعنی ئەگەر نوێژت چاک بوون کردارەکانی دیکەت کەمتەر خەمیشیان تێدا بێت و ناتەواویشیان تێدا بێت، خوای گەورە بە فەضلی نوێژ و بە گەورەی نوێژ لەبەر حورمەتی نوێژ و پلەپایی نوێژ کەم و کوریەکانی دیکەت بە نوێژ بۆ چاک دەکات، کە هەرچەندە باش و ئەسڵ ئەوەیە کە ئینسانی نوێژکەر لە خەڵکی دیکە چاکتر بێت، بەڵام زۆر جار دەگوترێ خۆ فڵان کەس نوێژش دەکات بەڵام لە هیچ ناگەڕێتەوە، خۆ نوێژش دەکات بەڵام لە فڵان کەسی نوێژنەکەر چاکتر نییە، ئەو حاڵەتێکی طەبیعی نییە. بێگومان ئینسانی إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر، نوێژی ڕاستەقینە ئەگەر ئەوەی خوا دەیەوێت ئەوە بێ، ئەگەر نوێژ ئەوە بێ کە تۆ ڕۆژە 5 جار دەسیە خزمەتی خوا و دیدار و لیقا لەگەڵ خوا دەکەی، ئەگەر نوێژ ئەوە بێت ڕۆژێ 5 لای کەمی 17 جار دەڵێ ئیاکە نەعبود، خوا تۆ دەپەرستم و ئیاکە نەستەعین، داوای یارمەتیت لێ دەکەم، تەنها و تەنها هاوارم بۆ تۆیە و پەنا بۆ تۆ دێنم، داوای هیدایەت و ڕێنمونیت لێ دەکەم، بێگومان خوای پەروەردگار هیدایەت و ڕێنمونی بۆ ئێمە ناردووە کە بریتیە لە قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. کەسێک نوێژکەرێکی ڕاستەقینە بێت پابەندە لە سلوکیات و هەڵسوکەوتی ڕۆژانەشیدا بە قورئان و سنەتی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم. بەڵام ئەگەر فەرزەن کەسێک لەگەڵ نوێژەکانیدا کەم و کورتیشی هەبن،
بێگومان لە کەسێک هەر چاکترە لای خوای پەروەردگار کە نوێژ نەکەرە. بۆ چونکە خوای گەورە بەهۆی نوێژەکەیەوە ئەگەر تەنها نوێژەکەی مەقبول بێت و تۆزێک وەک دەڵێ بۆ خوا سوڵحان و بۆ خوایەک لابوونەوەی تێدا بێ، خوای پەروەردگار دەگونجێت بە نوێژ هێندە کەم و کووری لابە، بەڵام هیچ کردارێکی دیکەمان نییە و بە هیچ سامان و وەک دەڵێ داراییەکی دنیای ناتوانین قەرەبووی یەک ڕکعاتی نوێژی لە دەستومان بکەینەوە. هەموو دنیا بدەی بۆ ئەوەی قەرەبووی نوێژێکی فەوتاوت بۆ بکاتەوە بۆت ناکاتەوە، بەڵام نوێژ بەبێ گومانی زۆرێک لە گوناهەکانمان، زۆرێک لە تاوانەکانمان، زۆرێک لە خراپەکانمان دەگونجێ لەسەر بسڕێتەوە. وەکو گوتم ئەسڵ ئەوەیە نوێژکەر لە خەڵکی دیکە باشتر و چاکتر بێت لە سلوکیات و هەڵسوکەوت و مامەڵەی ڕۆژانەشیدا، بەڵام ئەگەر فەرزەن کەسە نوێژکەرەکان ئەوانەی بە جوانی نوێژێ دەکەن ئەگەر کەمتەر خەمیشیان هەبێ، بێگومان دەگونجێ بەشێک لە کەمتەر خەمیەکان بەهۆی نوێژەوە بسڕێنەوە. پاشان پێغەمبەر دەفەرمێ وئین فەسەدە سائر عەمەلیه، و ئەگەر نوێژەکەت خراپ بوو کاتێک محاسەبە دەکرێت، کار و کردەوەکانی دیکەشت بەکەڵک نەهاتوون. یەکێکی دیکە لە گرنگیەکانی نوێژ ئەگەر سەیری سیرەتی پێغەمبەری خواکەین صلی الله عليه وسلم و سەیری کاتی تەنانەت وەفاتی پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم، لە کاتی وەفاتیدا پێغەمبەر لە کاتی گیان الله و ڕوح کێشاندا لە ئەو پەڕی ناڕەحەتی و ناخۆشی سەرەمەرگدا فەرمێتی ئەسڵا وما مەلەکەت ئەیمانکم، ئاگاتان لە نوێژەکانتان بێ، ئاگاتان لە نوێژەکانتان بێ و ئاگاتان لە ژێردەستەکانیشتان بێت و ئەوانەی لە ژێردەستاندانە زوڵمیان لێ نەکەن و ستەمیان لێ نەکەن. بۆیە ئیسلامەتی کۆتا عەڵقەی، کۆتا بازنەی کە لە ناو خەڵکیدا دەمێنێتەوە و کەس ناتوانێت دەستکاریکە بریتە لە نوێژ. وەکو حەدیثی پێغەمبەر لە فەرمێ صلی الله عليه وسلم بە هەنگاو یەک لە دوای یەک ئیسلامەتیتان لێ وەردەگرنەوە، کۆت و بەندەکانی ئیسلامەتیتان لە دەست دەردێنن کە یەکەمیان بریتێ لە حکم، وەکو ئێستا کە دەبینین حکم لە دەستی مسلمانان هێنراوەتە دەرێ و لە شوێنێکی ئەو زەویە بە شێوەیەکی دروست و تەواو حکمی ئیسلامی ناکرێ و لە هەر جێگایەک مسلمانێک بێوێت حکمی ئیسلامی پیادە بکە، هەموو دنیا شەرق و غەرب دوژمنیەتی و وەک دەڵێ دەیانەوێت دمکوتی کەن و نەیهێڵن. بۆیە یەکەم شتێک کە لە مسلمانان ستێنراوەتەوە بریتی بووە لە حکم، دەفەرمێت وآخرها الصلاة، کۆتاشت کە نەمێنێتەوە لە ئیسلامەتی بریتە لە نوێژ، یعنی کە نوێژ نەما، کە ئینسان نوێژی نەکرد، کە لە نوێژێک نوێژ پیادە نەکرا، بانگی نوێژ نەدرا، جەماعەتی نوێژ نەکرا، دەستی لەو میلەتە و لەو خەڵکە بشۆ، ئەو خەڵکە وەک دەڵێ ئیسلامەتیەکە کە کۆتاشتی نوێژە ئەویشیان لە ناودانەماوە چ جای شتەکانی دیکە. ئەگەر سەیری قورئانی پیرۆزیش بکەین دەبینین قورئان بە گرنگیی زۆرەوە باسی نوێژ دەکات. لە زۆر جێگادا خوای گەورە قورئان لە زۆر شوێنی قورئان و ذیکری خوای پەروەردگار بەیەکەوە باز دەکات کە بەبێ گومانیش لە ناو نوێژدا ئێمە هەر باسی خوا دەکەین. خوا دەفەرمێ ئین الصلاة تەنها عن الفحشاء والمنکر، بێگومان نوێژی ڕاستەقینە، ئەو نوێژەی خوا لە ئێمەی دەوێ، ئەو نوێژەی خوا لە ئێمەی قبوڵ دەکات، ئەو نوێژەی کە باسی گەورەیەکەی دەکەین و ئەو نوێژەی کە خوا باسی گەورەیەکەی کردووە، پێغەمبەر باسی گەورەیەکەی کردووە، ئەو نوێژەی کە دەتگەێنێ بە خوا بریتە لە نوێژێک کە ڕێگریت لێ دەکات لە خراپە و خراپەکاری. پاشان دەفەرمێ وەلەذیکر الله ئەکبەر، یادی خوای پەروەردگار و خوا لەبیربوون لە هەموو شتێک گەورەترە. لە شوێنێکی کە خوا دەفەرمێ قەد ئەفلەح من تەزەکا، بێگومان سەرفرازە ئەو کەسەی دەرونی خۆی پاک کردوتەوە و ذەکەڕ اسم رەبیه، و هەمیشە ناوی خوای پەروەردگار دێنێت و نوێژ دەکا. بەختەوەری مرۆڤ بەستراوەتەوە بە سێ شت لەو ئاەتەدا: دەرونت پاکەوە لە شیرک و ڕیا و بوغز و حەسادەت و نەخۆشیە دەرونیەکان، پاشان دەمت با ناوی خوای پەروەردگاری بەسەردا بێت و خواد لەبیر بێت و ناوی خوا بێنە و نوێژەکانیشت بە جوانی بکە. لە شوێنی کە خوا دەفەرمێ وەئەقیمی الصەلاة لذیکری، نوێژەکان بە جوانی ئەنجام بدە و هەمیشەش یادی من بکە.
ومنت لە یاد بێت و منت لەبیر بێ. لە شوێنی کە خوای گەورە نوێژ و زەکات بەیەکەوە باز دەکات کە ئەوانە ئیشارەتن، یعنی نوێژ دەبێت ذیکری خوای پەروەردیگارت پێ بکات. نوێژ خوای وەبیر نەهێنایەوە، نوێژ وای نەکرد هەمیشە لە سڕ و ئاشکرادا لە پێشچاوی خەڵکی و لە تەنیاییدا خوای لەبیر نەهێنایەوە و خواد لەبیر نەبوو نوێژەکەت بە کەڵک نەهاتووە. لە زۆر شوێندا نوێژ و زەکات بەیەکەوە، کەواتە نوێژێک زەکاتی پێ نەدای، نوێژێک تووشی ڕەزیلی کردی، نوێژێک وای لێ نەکردی دەستت لە ماڵی خۆی ببێتەوە و لە پێناوی خوادا سەرفیکەی نوێژ نییە. دەفەرمێ ئەقیموا الصەلاة وآتوا الزەکات، نوێژەکانتان بکەن بەڵام زەکاتیش لە ماڵەکانتان دەرکەن. لە شوێنی کە خوای گەورە نوێژ و سەبر بەیەکەوە باز دەکات، واستعینوا بالصبر والصلاة، داوای یارمەتی بکەن لە خوا بەهۆی ئارامگری و نوێژەوە. یعنی ئەگەر نوێژ فێری سەبری نەکردی لە کاتی تنگانە و ناڕەحەتی و ناخۆشی و موسیبەت و کارە ساتەکاندا بزانە نوێژەکەت بە کەڵک نەهاتووە. لە شوێنی کە نوێژ فێری قوربانیدانت دەکا، فێری یعنی نوێژ و قوربانی بەیەکەوە باز دەکرێن، یعنی نوێژ دەبێت فێرت کە لە پێناوی خوادا قوربانی بدەیت بە ماڵت بە تایبەت و بە ڕوحت بە گیانت. فصل لربك، نوێژ بکە بۆ پەروەردیگارت، وانحر قوربانیشی بۆ بکە. ئەگەر نوێژەکەت کرد و بەڵام قوربانیت نەکرد بێگومان تەوازوونەکە ناتەواوە. لە شوێنێکە دەفەرمێ ئین صەلاتی ونسکی ومحیای ومماتی لله رب العالمین، بێگومان نوێژم قوربانیکردنم ژیانم مردنم هەمووی بۆ پەروەردیگاری جیهانیانە. نوێژ و دروشمەکان ژیان مردن دەبێت تێکەڵکێش بن. لە شوێنی کە خوای گەورە کە باسی ئەعمالی ساڵحە دەکات، کردەوە باشەکان دەکات، لە سوورەتی مەعارج کۆمەڵێک صفاتی ئینسانی ئیماندار دەژمێرێ، بەڵام لە سوورەتی مؤمنون جارێک کە دەفەرمێ قد أفلح المؤمنون الذين هم على صلاتهم خاشعون والذين هم على صلاتهم يحافظون. کردەوەکانی دیکە هەمووی یەکجار باز دەکات، بەڵام لە سەرەتا و لە کۆتاییدا باسی نوێژ بەجیا دەکاتەوە، چونکە نوێژ دەبێت ئەوەل و ئاخری هەموو کردەوەکان بێت. لە سوورەتی مەعارجدا بە هەمان شێوە خوای گەورە کە وەصفی ئیمانداران دەکات، إن الإنسان خلق هلوعا إذا مسه الشر جزوعا وإذا مسه الخير منوعا إلا المصلين دیسان والذین هم على صلاتهم يحافظون. لە سەرەتادا دەفەرمێ دەوانین لە نوێژەکانیان بەردەوامن، لە کۆتاییەکەشدا دیسان دێتەوە سەر نوێژ. یعنی ئەگەر ئەوەل و ئاخری هەموو کردەوەیەکت نوێژ نەبێت بە تەمای بەهەشت و ئەو پاداشتەمە بە کە خوای پەروەردیگار بۆ ئیمانداران حازریکردن و دایناون. لە شوێنی کە خوا دەفەرمێت و فەرمانمان پێ دەکات کە لە کاتی ترس، لە کاتی ئەمینی، لە کاتی ماڵ، لە کاتی سەفەر و تەنانەت لە کاتی جەنگ و جیهاد و ڕوبەڕووبوونەوە و شوشێربازی و بارانی ئاگر و ئاسنیش بەسەرتدا نوێژ مەحاڵە لەبیر بکرێت و مەحاڵە لەبیرت چێت. خوای گەورە ئیماندارانی فێر کردووە و پێغەمبەری خوای فەرمووە وقوموا لله قانتین فإن خفتم فرجالا أو ركبانا فإذا أمنتم. بە پیادەی دانیشتووی دەڕۆی هەر چۆنێکی ترست لەسەریا لە ئەمینیدای دەبێت نوێژ بکەیت، بەڵام خوای گەورە تەخفیفاتی بۆ کردوین. و هەروە خوای گەورە هەر لە بەرگرنگی نوێژ کاتێک کە دەچینە سەفەر و مشەقەت و زەحمەتمان بۆ دروست دەبێت ڕوخسەتی نەداوە نوێژ نەکەی، ڕوخسەتی نەداوە نوێژ بتوێنی، بەڵام ڕوخسەتی داوە نوێژەکانمان وەک دەڵێ بەیەکەوە بکەین، کورتیان کەینەوە، پێشیان خەین، دوایان خەین. ئەو کاتێک کە ناتوانی بە پێوە نوێژە بکەی، خوا ڕوخسەتی نەداوە نوێژە نەکەی، چونکە گرینگە، بەڵام دەتوانی بە دانیشتنەوە بیکەی. بە دانیشتنەوە نەتوانی، دەتوانی بە ڕاکشاوی بیکەی، بە ڕاکشاوی نەتوانی لەسەر کەلەکەی ڕاست چەپ. تەنانەت ئەگەر تەنها ژیریت، تەنها دڵت ئیشێ بکات، حرەکەی دەست و دەمیشت نەبێ، بە دڵ واجبە لەسەرمان و پێویستە لەسەرمان نوێژەکانمان بکەین و تەنانەت لە حاڵەتی وەک دەڵێ ئیشکردنی تەنها عەقڵ و ڕوحماندا ئەوە ئیشێ بکات نوێژمان لەسەرە و بەبێ گومانیش ئەوە نیشانەی ئەهمیەتی عیبادەت و خواپەرستی نوێژە، چونکە هیچ عیبادەتێکی دیکە بەو شێوازە نییە. ڕۆژ و عوزری نەگرتنی هەیە، زەکات نەدەبێت لەسەرت نییە، حەج توانات نەبێت لەسەرت نییە، و هەموو پێداویستیەکانی دیکە خوای پەروەردیگار بەستوویەتیەوە بە تاقەت و بەتوانە. بەڵام نوێژ تەنها و تەنها پەیوەستە بە
عقلت ئەگەر لەسەر ما هۆشمان ئیشی کرد و دڵمان ئیشی کرد ئەگەر تەنانەت پێلووی چاوەکانیشمان ئیشێنەکە ئیشارەتی پێ بکەین زمانیشمان جوڵەی تێدا نەبێ بیجوڵێنین واجبە لەسەرمان ئەگەر تەنها بە بیرکردنەوەی مێشک و بۆی دەڵێ بە ئیشکردنی دڵ نوێژەکانمان هەر دەبێ بکەین وەخوای پەروەردگار هەڕەشەی زۆر گەورەشی کردووە لەوانەی کە نوێژ بەزایع دەدەن و نوێژ دەفەوتێنن خوا دەفەرمێت فخلف من بعدهم خلف أضاعوا الصلاة واتبعوا الشهوات فسوف يلقون غية لدواي أوان دەفەرمێت کۆمەڵێک جێنشین و جێگرەوە پەیدا دەبن یەکەم سیفەتی خراپیان ئەوەیە أضاعوا الصلاة نوێژەکانیان دەفەوتێنن ئەوجار واتبعوا الشهوات لشوينك فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون ويل دۆزەق بۆ ئەو کەسانەی نوێژ دەکەن بەڵام لە نوێژەکانیان بێئاگان تەنانەت نوێژکەرێکیش کە ئاگای لە هەموو نوێژەکانی نەبێت لە کاتی خۆیدا بکات نوێژکەرێک کە بیر و هۆشی لە ناو نوێژەکەیدا نەبێت نوێژکەرێک کە نوێژەکانی دوا خات یا هێندێکیان بکات و هێندێکیان نەکات خوای پەروەردگار بە جەهەنەم و بە دۆزەخ هەڕەشەی لێکردوون و لە قیامەتش خوای گەورە کە گفتوگۆیەک دروست دەکات لە بەینی بەهەشتی و جەهەنەمیەکان کاتێک بەهەشتیەکان لە جەهەنەمیەکان دەپرسن ما سەلەکەکم فی سەقەڕ چ شتێک ئێوەی هێنایە ئەو ئاگرە ئەو جەهەنەمە ئەو دۆزەخە یەکەم شت دەفەرمن جەهەنەمیەکان دەڵێن لەم نەکو من المصەلین ئێمە نوێژ نەکەر بۆیە نوێژ نەکردن کە دواتر لە دەرسێکی دیکەدا باسی حکمی نوێژ نەکەری دەکەین و جۆرەکانی و بەڵگەکانی بەڵام تەرکی نوێژ واسهێنان لە نوێژ یەکێکە لە هۆکارەکانی دۆزەخ و بێگومانیش تەڵەن نوێژ پێویستی بە تەوفیق و یارمەتی خوای پەروەردگار هەیە بۆیە پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ دوعایان کردووە بۆ خۆیان و بۆ نەوەکانیان سەیری دوعای ئیبراهیم کەن لە فەرمێ رب اجعلني مقيم الصلاة ومن ذريتي ربنا وتقبل دعاء أي خوای پەروەردگار وام لێ بکە نوێژەکانم بە جوانی ئەنجام بدەم و نەوە و نەتیجەکەشم وام لێ بکە نوێژەکانی بە جوانی ئەنجام بدە بۆیە هەروەها ئەگەر سەیری ئامۆژگاریەکانی قورئان کەین طبعاً لە فەرمانەکانی دیکە بە زۆری دەفەرمێت ئەوەی بکە بەڵام لە نوێژ دەفەرمێت وەأمر ئەهلەکە بالصلاة واصطبر عليها فەرمان بە کەس و کارەکەت بکە بە نوێژ ئارامیشی لەسەر بگرە یعنی ئەوانەی نزیکی خۆتن نەک لەسەر تەفێری نوێژیان کەی ئەوە هیچ لەسەر تەفێری نوێژیان کەی و لەسەر کاتێکیش بە ئاسانی نوێژەکەی ناکەن ئارامت هەبێت و لەسەر زەحمەتیەکانیان و ناڕەحەتیەکانیان دان بە خۆتدا بگری بەردەوام پێویستە لە ماڵێ ئەوەی گەورەی ماڵە ئەوەی سەرپەرشتیکاری ماڵە بۆ منداڵەکانی بۆ خێزانەکانی بۆ خوشک و براکانی چۆن بۆ خۆی نوێژەکەی دەکات ئەوانەشی لە دەور و بەریدان ئەگەر زانیت وەکو پێویست وەک دەڵێ لە کاتی خۆیدا نوێژەکان ناکەن ئاگاداریان کەیەوە نوێژکە کاتی نوێژە نوێژەکەت بە جوانی بکە ئەوە کەم و کوریە لە نوێژدا چاکیکە یعنی بۆ خۆت بەرپرسی لە خۆت بۆ نوێژ و بەرپرسیشی لەو کەسانەشی کە لە دەور و بەردانە بۆی بە جوانی فێری نوێژیان کەی پشتیوان بەخوای پەروەردگار لە دەرسەکانی داهاتوودا بە ورتر ئەحکامەکان باز دەکەین ئەوە تەنها وەکو پێشەکێک بوو کە ئەگەر بێگومان باسی فەضل و گەورەی نوێژکەین لە قورئان خۆی و لە سنەتی پێغەمبەردا صلی الله عليه وسلم بەسەندان وتار و محاضرەش ناتوانین بەڵام بە ئەوەندە كوتاي بيدينين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.